داواکارین لە دکتۆرە هەناو ڕاگری کۆلێژی پەروەردە بێتە دەستگا حکوومیەکان بۆیە مانبەر و خوێندکارانی کەماندوو بوون و لەسەر بەدڵ بەناوی خۆم و پارێزگای سلێمانیەوە پیرۆزباییتان لێ یەکەم. ئەم دەستپێشکەریە شایستانی کە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی لە کارێکی گەورە و بەنرخە بە تایبەتی کە بە تەنیا خۆیان نهاتوون ئەمیادە بکەنەوە هەر شتێ بەبەرزی بێنێتەوە. عزیزان و خۆشەویستانی ئێمە سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بێت ڕۆژی ئاڵای کوردستانتان لێ پیرۆز بێت بێگومان لە خۆمان لە تەواوی کوردانی هەر چوارپارچەی کوردستان ئەەکەین بێگومان حەڤەی دوانزەی هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی ئاڵای کوردستان دیارە لە ساڵی 1946 هەفتاهشت ساڵ لەمەوبەر لەلایەن سەرۆکی کۆماری کوردستان قازی محەممەد ئاڵای بەرزی کوردستان هەڵکرا دوجار لە ساڵی 2009 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئەو ڕۆژە دەستنیشان کرا واتە هەڤەی کانونی یەکەم هەموو ساڵێک دەستنیشان کرا بە هەڵکردنی ئاڵای کوردستان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە بێگومان هاوتای چالاکیەکانی ڕۆژی ئاڵای کوردستان لە زانکۆی سلێمانی کەمپی کۆنی زانکۆ لێرە چەندین چالاکی جیاواز بەڕێوە دەچێت بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی ئاڵا بۆ زانیاری زیاتریش پێم خۆشە چینە لای چەند میوانێکم زۆر بەڕێز دکتۆرە هەناو حەسەنمان لەگەڵا بێت ڕاگری کۆلێژی پەروەردە دکتۆرە گیان سپاس بۆ ئامادەبوونت ڕۆژی ئاڵات لێ پیرۆز بێ لە ئێوەش پیرۆز بێ و لە هەموو نەتەوەی کورد پیرۆز بێ زۆر سپاس پێمان بڵێ تایبەت بە ڕۆژی ئاڵای کوردستان لە زانکۆی سلێمانی چ چالاکیەکتان ئەنجامیەوە بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ سەرۆکی زانکۆی سلێمانی ئەو شەرەفەیە بە کۆلێجی پەروەردە کە چالاکیەکانی ڕۆژی ئاڵا کۆلێجی پەروەردە پێی هەستێت و ئێمەش پێمان باش بوو لە کەمپی کۆنی زانکۆی سلێمانی چالاکیەکە ئەنجام بین لەبەرەوەی هەم کۆلێژەکەمانەکێتە کەمپی کۆن و هەم کەمپی کۆن سیمایەکی مێژووی نەک هەر شاری سلێمانیا بەڵکو هی هەر چوارپارچەی کوردستانە خاوەنی مێژووی تێکۆشان و خەباتە لە خەباتی کوردایەتیە خاوەنی شەهیدی وەکو زانکۆی سلێمانی و کۆلێجی پەروەردەشێکێکە لە کۆلێجە دێرینەکانی زانکۆی سلێمانی بۆیە ئەمڕۆ بڕیارماندا کە چالاکیەکی هەمەڕەنگ ئەنجام بین بە بۆنەی ڕۆژی ئاڵاوە هەم بۆی جێوێکی خۆش دروستکەین بۆ خوێندکاران و مامۆستایان و هەم ڕۆژەکەش پیرۆز ڕابگرین. پێمان بڵی دکتۆرە هەناو ئەوەی کە لێرەیە هەیە ئەبینم ئاڵای کوردستان بە شێوازێکی زۆر جیاواز لەم چالاکی ئەمڕۆیە پێشوازیێکی زۆر باش لەلایەن تەواوی مامۆستایان و خوێندکارانەوە کە لەم چالاکیە بەشداریان کردبوو ئاڵای بەرزی پیرۆزی کوردستانیان زیاتر شەکاوەتر کرد. بەڵێ ئەمڕۆ بە مەراسیمێکی تایبەت لەلایەن 21 خوێندکاری کۆلێجی پەروەردە کە ئاماژەیە بۆ 21 تیشکی خۆری ئاڵای کوردستان بە ئیسعرازێکی جیاواز ئاڵایەکی زۆر گەورە بە قەبارەی 4 مەتر بە 10 مەتر پێشوازی لە کراو هێنرایە بەردەم ئامادەبووان هاوکات لەگەڵهێنانی ئەو ئاڵایە سرودی ئەیڕەقیبمان وتەوە و وەستاین بۆ گیانی پاکی شەهیدان شایەنێتی چونکە ئەو ئاڵایە بەرهەمی خەبات و تێکۆشانمانە و ڕەمزی نەتەوەکەمانە. خۆش بێ زۆر سپاس بۆ وتەکانت بەخێر هاتین. تاقوتەنیا بە درێژایی مێژووی دوور هەتا ئێستا و ئاڵاکەمان گزارشتە لەو ڕەنگانەی منم کوردی دڵواڵا منم ئاشتی و خۆشەویستی منم خا خۆشەویستان لەم بەشەی پرۆگرام پێمان خۆشە بچینە لای چەند خوێندکارێکی خۆشەویست کە خوێندکاری کۆلێژی پەروەردان لەبەرەوەی لەم ڕۆژەیە چەندین چالاکی جیاوازیش خۆی ئەبینێتەوە بە بچینە لای خۆیان قسەیان لەگەڵا بکەین. سڵاوتان لێبێت. سڵاو لێبێ بەخێر بن. پێم بڵێ تایبەت بە ڕۆژی ئاڵا ڕاستە ڕۆژی ئاڵا ڕۆژێک دەستنیشان کراوە بەڵام ئێمە ئەتوانین هەموو ڕۆژەکان چالاکی جیاوازی تیا ئەنجام بین. ئێوە چیتان کردووە لەم ڕۆژە تایبەتە؟ بەخێر بن ئێمە لەم ڕۆژەیە لەگەڵ ئەم سێ هاوڕێمە ویسمان کە شتێکی جیاوازتر بکەین لە جارەکانی تر و لە چالاکیەکانی پێشووتر هەستاین بە دروستکردنی چەند تابلۆیەک هەرێکێک لەم تابلۆیانە قۆناغێکی جیاوازی ئاڵای کوردستان بشانەیە واتە لەوێەوە کە دەست پێیەکات ئاڵای کوردستان چۆن دەستی پێکردووەک لێرەی بینن کە کۆتایی هاتووە
ویسمان شتێکی ئەوە سادە و جوان هەڵبژێرین هەم تاکیش بێ. چیت هەیە بۆ هەر کوردێک لە هەر جێگەیەکی ئەم کوردستانن شانازی بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە بکەن؟ سڵاو ڕێزم بۆ هەموو کوردێکی هەر هەموو ناوچەکانی کوردستان هەیە و کوردانی دەرەوەی وڵاتیش سپاس دەکەم. بچینە لای ئەم هاوڕێیەمان سڵاوت لەبێ؟ سڵاو لە تۆش بەخێر بێن زۆر سپاس. چیت هەیە لەسەر ئاڵای کوردستان؟ بەڕاستی هەموو ناسنامەی هەموو نەتەوەیە دەتوانین بڵێن ئاڵاکەیەتی ئاڵا ڕەمزی ناساندنی نەتەوەیەکە هەر بۆیە ئێمە دەتوانین بڵێن کە ئاڵای کوردستان ڕەمزی ناساندنی ئێمە و نەتەوەی کووردە بۆیە بێ هەر تاکێک لە لای خۆیەوە هەم خۆشەویستێ بێ بۆ ئاڵاکەی هەم ڕێزی ئاڵاکەی بگرێ هەم بتوانێت ئەگەر بە هەر شتێک بێ ئەگەر شتێکی بچووکیش بێ پارێزگاری لەو ئاڵایە بکات. خۆش بێت هیچ پامێکت هەیە لەسەر تەواوی چالاکیەکان ئەو چالاکیانی خۆتان تەیە بەشداریتان کردو؟ بەڕاستی هەبوو نیەم جۆرە چالاکیانە شتێکی پێویستە لە ناو زانکۆیە لەبەر ئەم چالاکیانە بن بە چالاکێکی پێویستی ێزانم بۆ دروستبوونی هەستی نەتەوەی لە ناو هەر تاکێک لە خوێندکارە چونکە چالاکیەکان وروژاندنی هەستی خوێندکارە بۆ خۆشویستن بۆ نەتەوەکەی. خۆشەویستان لە بەشێکی دیکەی چالاکیەکان لەگەڵ تانای لە زانکۆی سلێمانی ئەم خوێندکارە خۆشەویستە بێکێک لە چالاکیە زانسیەکان بەشداری کردووە ئەچینە لای خۆی. سڵاو لێبێتم کاتت باش. سڵاو لە ئێوەش بەخێر بێن بۆ ئەم بۆنەیە کە ئامادەمان کردەوە کۆلێژی پەروەردە بەهۆی ڕۆژی پیرۆزی ئاڵای کوردستانەوە. وەک ئەزانین کە ئاڵای کوردستان ڕەمزی شوناسی ئێمەیە ئێمەش پێمان خۆش بوو لەم ڕۆژەیە کە یادێکی گەرم و گوڕی بۆ بکەینەوە وەکو کۆلێژی پەروەردە هەستاین بە چەند چالاکیەک ئێمە وەکو فیزیا لەم بەشەیە چەندین چالاکی فیزیایمان ئامادە کردووە وەک ئینترێستێک و چێژبەخشینێ بە پرۆسەکە و چەندین چالاکیمان ئامادەیە. چالاکیەکەتان چییە لەم ڕۆژەیە؟ من وە خۆم چالاکیەکەم بریتێ لە دیاردەی پەرشکردنەوەی ڕووناکی کە ئەو تشکی خۆری ئێمە هەمانە ئەگەر وەک نمونە وەریگرین پێکاتوە لە چەند ڕەنگێک کە چاوی ئێمە ناتوانێت ببینێ ئێمە بۆ ئەوەی بیبینین ڕەنگەکان چەند ئامێرێکمان هەیە کە لەوانە پریزما یاخود گرێتینە ئێمە لێرەیە ئەمڕۆ پریزممان بەکارهێناوە کاتێ تشکی خۆر تێپڕ ئەبێ بەناو پریزمەکەیە بەهۆی جیاوازی لە چڕی ناوەندەکانەوە لە بینی هەوا و پریزمەکەیە تیشکەکە تووشی شکانەوە ئەبێ کاتێکە شکایەوە لە ناو پریزمەکەیە پەرش ئەبێتەوە بۆ ڕەنگەکانی کە پێکاتەوە وەک لێرەیە دەرەکەوێت هەموو ڕەنگەکانی تایە و ئەگەر لێرەیە شەرحیکەین جوانتر دیار بێ ئەمە ڕووناکی خۆر بێ بە نمونە بێت لێرەیە لە ناو پریزمەکەیە بەهۆی جیاوازی لە چڕی ناوەندەکان ئەشکێتەوە هەموو ئەم ڕەنگانەمان پیشانەیە کەواتە تیشکی خۆر و ڕووناکی سپی پێکاتەوە لەم ڕەنگانە کە چاوی ئێمە ناتوانن ببینن. ئەمە چ سوودێکی ئەبێت بۆ کۆمەڵگە؟ بەڵێ خۆی ئەمە لە کۆمەڵە دیاردەی فیزیایە سوودی هەیە وەک هەروەها دیاردەی دروستبوونی پەلکە زێڕینە و چەند دیاردێکی دیکە کە سوودی هەیەە پەلکە زێڕینەش ئەتوانین بڵێن هەر بەهۆی دیاردێکی واوە دروستە بێ بەڵام ئەو کاتە لە بری پریزمەکە ئێمە دڵۆپە بارانەکانمان هەیە کە ڕۆڵی پریزمەکەمان بۆ ئەبینێ. زۆر سپاس بەخێر بێن سەرچاو. دەستخۆش سپاس بۆ بەشداریکردنی تەواوی ئەو کەسانەی کە بەشدار بوون بێگومان چالاکیەکانی تایبەت بە ڕۆژی ئاڵای کوردستان لە زانکۆی سلێمانی کە خۆی ئەبینیوە لە چەندین چالاکی جیاواز هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان لەگەڵ ئەوەیە چەندین چالاکی جیاوازی خوێندکاران بە چەندین کاری جۆرا و جۆر لە کارە زانستیەکانیان هەندێک کاری تریان کە پەیوەندی هەیە بە بەشەکەیانەوە جگەلەوەش پێشکەشکردنی چەندین میوزیک و گۆرانی لەلایەن میوانان و ئەو بەشداربووانەوە چێژێکی زیاتری بەخشی با ڕۆژی ئاڵای کوردستان هەمیشە ئاڵای کوردستان بەرز و پیرۆز و شەکاوە بێت لە سەرجەمدام و دەستگا و دامەزراوە حکومیەکانە ئێوە هەمیشە شاد و ئارام بن.